بۆ ئەوی دایک و باوکەکان منداڵێکی تەندروست پەروەردە بکەن و گەورەی بکەن دەبێت بە عاقڵانە بیر بکەنەوە نەک بە خۆشەویستیەکی زۆر. ئەبێت دائما هاوا هەموو جارێک باسەکەم بڤێرشم زۆر لەسەر من خۆم کە لە ئەڵمانیا بووم ئەم دیت مەسەن دەبینم دایک چۆن هەڵسو کەوتەکە لەگەڵ مناڵی دوو ینی ئەڵمان لە ئەڵمان هەیە و هینی شتەیە ئەجنەبی شتەیە مەسەن کوردە عەرەبە فارسە هەر شتێک بێ باشە ئەوانش مناڵیان بووە لە ئەڵمانیا ئەوەش ئەڵمانەکەش مناڵی بووە لە ئەڵمانیا بەڵام ئەو مناڵە فەرقی هەیە لەگەڵ ئەو مناڵە هەردووکیان لە ئەڵبانیا لە دایبوونە بەڵام ئەوە عقلەتی ئەوە باشە دەکەی بزانین بۆ نمونە ئەو داکە ئەڵمانیا چ دەکات کە لەگەڵ ئەو منداڵی ئەجنەبی ئەوەندە فەرقیان هەیە دایکەکە سیرکە من بۆ لە حەزم کردو ئەو بێ دایکێکش عینەشت سیرکەم لە حەزم کە باشە دایکەکە لێرە عقل و هین بەکارێنێ عقل و دڵ بەکارێنێ مثلا لە ماڵەوە ئیشی بەسی ئەگەر لە عمری خۆی گونجاوی مثلا شتی فێرەکات و ئیشی لەگەڵەکە و ئەی باتە دەرەوە ئەوان ینی زۆر هین ینی بۆ مناڵ ینی مەحرومیان ناکەن لە شت و لە عینەکە هەموو شتێکیان بۆ ناکەن باشە کە شتێک هەڵێ بێ دنیا بێتە خوار و داکێکە کەوتی ینی بە ئەڵمانی پێڵ ناین یان تەواو کەوتی ئەو مناڵە ئەگەر دایکەکە جارێک دوو جار وایوێت مناڵەکەت هەیە گەیتر تەواو هین ناکەوێت پێویست ناکرێت خۆی عەزیز بدە بەڵام دایکێک ببینێ بڵێ بڵێ نا دوای لە فشار بەواسەی فشاری مناڵەکەی کە بگرێ و حتا لەولا خەڵک سەیری نەکەن و بڵێ وەڵە عیبە و نازانم چێ و بەڵێ من نەوەکو پێم بڵێن ڕەزیلە و بۆی بکە ئەتوو لێرە کەوت گەورەترین هەڵە لەگەڵ مناڵەکەت یعنی کەواتە تۆ مناڵەکەت فێر کرد بەگریان مناڵەکەش زیرەکە مناڵ زیرەکە زۆر زیرەکە ئەزانێت چۆن ینی مامەڵە بکە لەگەڵ دایکی ببینن دایکێکی زەعیفە ئستیغلالەکە ببینن دایکێکی بەقۆتە ناتوانێت لەگەڵ